پرۆژەی بەهای فەرموودە لەژێر ناونیشانی لەسەر ڕێباز و سونەتی تۆ دەژین. قۆناغی دووەمی پرۆژەی بەهای فەرموودە ڕاگەیەنرا کە بریتیە لە پێشبڕکێی لەبەرکردنی 200 فەرموودەی شیرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە دووتوێی پەرتووکێکدا ئامادەکراون. ئەمەش لە پێناو زیاتر ئاشناکردنی تاکەکانی کۆمەڵگا بە کردار و گفتارە شیرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ڕازاندنەوەی هەموو لایەنەکانی ژیانمان بە سونەتی سەروەری نازدارمان. تێبینی لە ڕۆژی سێشەممە بەرواری 23 2018 کتێبەکە کەوێتە بەردەستی بەشداربووان. دواتر لە سەرەتای مانگی 7 بەشداربووان تاقیکردنەوە ئەنجام دەدەن. لە دوای تاقیکردنەوەکە 20 کەسی یەکەم واتە یەکەم تاوەکو 20م خەڵاتی شایستە دەکرێن. خەڵاتەکانیش بریتین لە خەڵاتی یەکەم تا 12م بریتیە لە گەشتێکی ماڵی خوا، گەشتی عومرە. خەڵاتی 13م تاوەکو 20م بریتیە لە مۆبایلێکی زیرەک. تاقیکردنەوەکە سەرتاسەریە و لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. بۆ بەشداریکردن و وەرگرتنی کتێبەکە پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانەوە.